بەڕێزان ئامادەبوانی بەڕێز مامۆسایانی بەڕێز خوێندکارانی عزیز هەموو لایەکتان بەخێر بێن. خۆشحاڵین ئەمڕۆ لە چالاکێکی تری سنتەری گەشەبێدان بۆ توێژنەوە ڕاهێنان لەگەڵ ئێوە بەڕێزا کۆ بینەوە. بەڕێزان بابەتەکەی ئەمڕۆمان سمپۆزۆمێکە لەسەر تۆرە کۆمەڵایەتیەکانە. دیارە ئێوەی بەڕێز ئاگادارن کە ئێمە وەکو تاک لە کۆمەلگایە ڕۆژانە بەرکەوتنی ڕاستەوخۆمان هەیە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکان و کاریگەری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لەسەر ژیانی ئێمە وەکو تاک دەبینرێ. لە دوو ڕوانگەوە باس لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانەکەین، ئەویش چۆنەتی خراپ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە لەلایەن تاکانەوە. لە ڕوانگەی دەروونناسیەوە و هەروەها لە ڕوانگەی یاساییەوە گفتوگۆ و باسی لەسەرەکرێ. بۆ ئەم باسە ئێمە میوانداری دوو بەڕێزمان کردووە کە ئەوانیش بەڕێزان دکتۆر محەممەد خانیە بەڕێزیان مامۆسای زانکۆن لە زانکۆکانی کرماشان و هەروەها ئێستا بەڕێزیان مامۆسای لە زانکۆی گەشتپێدانی مرۆیی و پسپۆڕی بەڕێزیان لە دەروونناسیایە و هەروەها بەڕێز دادوار حاکم عەبدولکەریم بەڕێزیان کە مامۆسای زانکۆی گەشتپێدانی مرۆین ئێستا و بەڕێزیان لە ساڵی 1970ەوە دادوەر بوون. لە ساڵی 1990ەوە سەرۆکی دادگای هەڵچوونەوەی سلێمانی بووە. بەڕێزیان لە ساڵی 1999 تا 2018 ئەندامی دادگای تەمیزی کوردستان بووە. تەوەرەکانی بەڕێزیان لە ڕوانگەی یاساییەوە باس لە تۆڕە کۆمەڵایەتەکانەکەن. هەردوو بەڕێزان ماوەی 20 خولەکیان هەیە بۆ باسکردنی بابەتەکەیان. دواتر ئەو کاتێک کە مایەوە بۆ بە هەر بەڕێزێک هەر مامۆساگەر خوێندکارێک ئەگەر پرسیارێکی هەیە بێ سەرنجوو تێبینێک وەریان نەگرین. بۆ ئێستا کات دەدرێتە بەڕێز دکتۆر محەممەد خانی تەوەرەکەی بەڕێزیان باسکردنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕوانگەی دەروونناسیەوە. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بەڕێزان ئەم کاتتان باش، کاتەکە کەمە و ئەبێ زوو دەست پێ بکەم چون بابەتەکە زۆرە. تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکن لە دنیای ئینترنێت یا دنیای مەجازی و دنیای مەجازی بەشێکە کە ئەمڕۆ شان بەشان ئەوەڵ وەکو بەشێکی زۆر بچووکی جیهانی واقعی دواتر پەرەیسەند و ئیسا شان بەشانی جیهانی واقعی دنیای تاکی کردێسە دوو دنیا. هەر تاکێک لە دوو دنیا ئەژی، یەکێک دنیای ڕاستەقینەی ئەمڕۆ کە خواردن و خەوتن و هەڵاژیان و ئیسراحەت و سەفەر و هەموو شتەکانی بە میلیمتر و بە سانیە ڕاستەقینەس و ئەگەر تۆزێکی نەکەی کارەکە ناگاتە جێ. یەکێکیشی دنیای مەجازیە کە لە دنیای مەجازیە مەکان مانای نییە. تۆ ئێستا وای لەم قەعاوەلێ ئەگەر لە هەندەکە تا تماشا بکەیە توانی ئێستا لە ئەوروپاوی لە هەر کوێی تراوی دڵی پێوێ. زەمان بۆ ئێمە هەر ئەم کاتەیە، زمانێکی تر نییە، بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە گشت زمانێکە و لە فەرازەمانە ئەتوانین قسە بکەین. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەرزانی ئێستا بە تەلەفۆن قسە بکە گرانە، بەڵام بە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەرزانە. هەرزانی، ئاسانی، فراوانی کارێکی کردووە جەزابە، دڵکێشە. ئینسان حەزەکە زیاتر لە دنیای واقعی لەو دنیاوێتە. لەوێنە بەرابەری تۆ تەکی سەرۆک کۆمارێکە، تەکی پسپۆڕێکە، تەکی دادوەرێکە، گومناوی تۆ کە نیەیتە دیار و هەرچێک دڵ پێوە و هەر چۆنێک مەیل و بێ ئەنووسی و کەس نازانێت تۆی قسەکە هەر هی خۆتە یا قسەی کەسی ترینێتە ملی خۆ. ئیجازە و پێدا هەست بە گەورەیەکی زۆر زۆر بکەیت کە بتوانیت تەکی گشت کەسێکا دەمەتەقە بکەیت و هێرش بکەیتە سەری گشت کەسێک بە هەر شێوەیەک دڵی پێوێت. ئەوەیە کە لە کوردەواری خۆمانە لە پەندی پێشینانایژن بچمە شارێک کەس نەمناسێ خۆم هەڵکێشم پڕ بە کراسێ. ئینسان حەزێک کرد بچواتە جێگەیەک نەیناسن تا هەرچێکی دڵا پێوە بێژێتی، بێژە خاوەنی فڵانم، بێژە دەسەڵاتم وایە، بێژە قودرەتم وا بوو وامە کرد. ێژن وەکو شۆخی مەلا ناسرەدین جارێکیان گەرەکی و لە مەلای مەزبورە گەرەکی و لە ئاوێکەوە بپەڕێتەوە نەیتوانی و کەوتە ئاوەکە وتی ئای بۆ دەورەی جوانیم. ئەم لاولای خۆی کرد و کەس نەوتی قسەی خۆمانوێ دەورەی جوانی ژەر هیچ نەوی، ینی ئەو وەختەش نەتەتوانی. لە دنیای مەجازیە وەختێ قسەکەیژی ئای بۆ دنیای مەجازی تا هەرکێم دڵ هاپیەوە هێرش بکەمە سەری. ئەگەر ئەکاونتەکە و بناسن فەورەنە ڕۆی ئەکاونتەکەەوە گۆڕی تا ئەگەر دڵ هاپیەوە هێرش بکەیتە سەری باش هێرش بکەیتە سەری، چون ناسراوی نایەڵێ بە گەزی خۆ گەزیکەی.
دنیای مەجازی دنیای نەناسراویە، دنیای ئازادیە، دنیای استقلالە، دنیای گومناویە کە ناتدۆزنەوە ناتناسن و دنیای هوڤیەتە تەقەلوبیەکانە، یعنی ئایدنتیتیەکی تەقەلبی بۆ خۆ دروستەکەی جعلیە هەر چۆنێ دڵ و پێوێ بەپێ ئەو ئایدنتیە تێ عمەڵەکەی پیاوی خۆتەکەیتە ژن ژنی خۆتەکەیتە پیا و کچی خۆتەکەیتە کوڕ تەمەن هەیە خۆتەکەیتە گەنج بە هەر شێوەیە دڵ و پێوێ لێوا خۆتە نوێنی و ئیتر ئەو شتانەی کە حەزی لەکەی ئەیکەی. عرضم کردن ئازادی ئاسانی هەرزانی بەرفراوانی دڵکێشی تەنەوعی کارێکی کردێ ئەمە بتوانین بێنە پێشە و هەڵەیەکیش بکەین نەزانین ئەمە دنیای مەجازیە چون لە دنیای مەجازیە پیاوە کوژی ئامارەکان نیشانەدەن کەسێک ئەچواتە ناوی دنیای مەجازی کاتی ئاوا سەرفەکە 17 دقە هەر نازانێت چیەکە 17 دقە خۆی نازانێ بۆ کوێوەن چی ئەیوات کێ ئەیبات چۆن تێرنیوە چی لێکەن وەکو شوان خەڵەتێنە پەلەورێک و لە کوردەواریە ئاها لە بەردەستی شوانە ئەنشتۆ ئەو نەنێزیکە نشتۆ شوانەکە تەماحی تێکرد بیگرێ ئەچیوە بەرۆ ئەفری دوو هەنگاو لە وڵاترە نشتۆ هەمتر تەماحی تێکرد وەختی ئاهاتە خۆیان هەزاران هەنگاو لە ڕان و پەز و مەڕ و ماڵاتی دوور کەوتەسە و گورگ نایە سەر ڕانەکەی 17 دقە لانی کەم ئەمە ئیتر ئامارێکە لە دنیا گرتیانە لە 147 کشوەری دنیا ئەو کەسەی تۆڕی کۆمەڵایەتی بەکاردێنێ 17% کاتەکەی 17% کاتەکەی خۆیی نازانێت چیەکە ئەیوەن ینی 17% ئەم تەمەنە ئەسوزێنی نایشزانی بۆ ئەی سوزێنی لە ناوی چەتڕوومەکان ناتەکی دۆستە دژمنە نازانم کێس دەمەتەقەکەی 25% کاتەکەی لەویانە سەرفەکەی 28% لە ناوی کایە ئەلکترۆنیەکانە کە خەتەرناکترینیان لە ئێرانە دەستی پێکردو ئێمە غەرامەی زۆر کریان لەسەری نەهەنگی ئابی و ماسیەکەوەکە و کە وای کرد بە گەنج خۆی بسوزێنێ خۆی بخنکێنێ خۆی لەبان بخاتە خوارەوە خۆی بکوژێت و زۆرێ لە گەنجە لێ هاتووەکانی سەر لێشێوان ئەوە کایە ئەلکترۆنیەکان کە لەویانەوە پیاوە کوژی هەست بە خوێن ڕێژی ناکەی بە هەڕە پیاوە بڕیتەوە هەستی پێ ناکەی مەسەن کلەشافکلەنتان بینیوە نازانم کاڵاف دیویدیتان بینیوە ئیسا پاپجیتان بینیوە زۆرێ لە کاتی کەسەکانە بات و ئیتر با نێژم کاتەکان چۆنەبات فقط 15% ئەو کەسانەی کە ئەهلی پسپۆڕی و علم و زانستن 15% کاتیان ئەچن لەویانەوە لێکۆڵینەوە و توێژینەوە و بەحس و فێربوون و زانین و بەڵاوکردنەوەکەن تۆڕە کۆمەڵایەتیەکان لەبەر ئەوە کات کەمەتیانە جێگەی خوێنەواری و علم و زانست نییەن بەڕاستی لەبەرەوە علم و زانست دەبێت لە کتێ و زانکۆ و لای مامۆستا فێری بوویت و ئەبێ قوڵتیایە بچیتە خوار یەکێ لە تایبەتمەندیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر قوڵ نییەن هەر هانە ئەمبانەوە و وەکو تۆکڵێکن بەسەر شتێکا کێشیان بۆ یەکانە ئینسانەکانیش لەوێ زۆرینیان ئینسانی قوڵ نیەن ئینسانێکن دێرێکە توانن بخوێنەوە لە دێرێکی چا بەڵگەهێنانەوە و قسەی عالمانەکردن زۆر زەحمەتە مەگەر لە پسپۆڕە زۆر گەورەکان وشەیەکی جوانیان و توێ ڕستەیەکی جوانیان و تێ و تۆ جێبەجێیکە ڕستەی ئینسانی کەمزان ناتوانێت لە یەک ڕستە علمێکی زۆر بنوێنێ بۆ ێژن پەندی پێشینان ئەقلی هەمووانە و زوانی یەک نەفەر پەندی پێشینان ئەقلی هەمووی بەشەرە تەجروبە و ئازموونی بەشەرێ ئەوێتە دێرێک ئێمە نەگەیشتینەسەوە ئاستە بە دێرێک ئازموونی بەشەر بنوێنین هەرچەند تۆڕە کۆمەڵایەتیەکان توانە توانی پاراگرافێکی تیا بنووسی لە پاراگرافێکە زیاتر لە عقل حەماس هەیە لە حەماسە کەسێکە خۆی بە یەکسان نەزانێ ئەتوانێ هێرش بکاتە سەری کەسی بەرانبەر درۆنیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەرزشەکان گرایشەکان باوەڕەکان وەکو دنیای ڕاستی نییەن لە دنیای ڕاستیە مامۆستایەکی زانکۆ هەمووی تەلەبەکان ڕێزی لێگرن بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەرەو مامۆستا ئەکاونتێکیەیە 5 نەفەر فاڵەوریە بەڵامی هەر یەکێ لە تەلەبەکانی خۆی ڕوود بکاتەوە بە ملیۆن تەرەفداری هەیە دیارە ئەرزشەکان لەوێ نە شتێکی ترن وەکو ئەرزشی کۆمەڵایەتی نیەن ئەوەی کە خۆی ڕوتەکاتەوە ئەگەر ئەو شەوە لایە لە سەری بتاشە ڕەنگە لایە لە کۆمەلگا بەیانی سەری بتاشێ نابێ ئێمە دیان نەنەی بەما کە کەسانێکە هانە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵێت جیهانەکەیان درۆینە و مەجازیە بەڵام کاریگەریان لەسەر جیهانی ڕاستەقینە هەیە ئەوانە ئەتوانن بە تووڕەیەک بە حەماسێک بە کارێک دنیا بجوڵێنن زۆرمان بینی لە ئینقلابەکان لە دنیا کردیان یا لە شەڕ و دەمەتەقەکانی کۆمەڵایەتی بە حەماسی کەسێک ڕەنگە لە زانست و لە هەست و لە ئەقلانیەتە هێشتا نەگەیوێتە ئاستی تەلەبەیەکی زانکۆ بەڵام توانیوێتی حکوومەتێک بکێشێتە چالش و چون مردم بە
حەماسۆچتە پشتی قسەکانی ئەو بۆ یەکانە ئەبێ کێشمانەیەک بکەین لە بەرابەری ئەم شتەوە نەواتوە لەویانە توش بوویت توشببووی زۆرمانەیە ئێمە لە عالەمی دەروون ناسیە هەر لە توشببوونە ئاسانەکانەوە لەوەی کە کەسێک لە ڕووی جنسیوە ئازار دریابێت ئەکاونتەکەیان دزی بێت چوونە حریمی خصوصی وێنەیان بەڵاو کردوێتەوە بوختیانیان بۆ کردوێت تا ئەوەی کە بچواتە سەرۆ لەویانەوە فەریبیان داوێت مامەڵەیان تەکا کردو و پارەی زۆریان لێ سندوێت تووشی خەسای سیاسیان کردو و ئیسا لە سیژنابێت ئەمانە تێنە لای ئێمە خۆیان باوکو دایکیان نالەباریەکی دەرونیان بۆ دروستە بێت کە لە کاتی بیستەقا من ناتوانم تەمسیل و نمونە بێرم بێژم ئاوا و ئاوا و ئاوا بەڵام ئەمانە وەختێکانە تماشایان نەکەی نێژین چی وای لێکردن نێژن نەمانزانی ئەمە جیهانی مەجازیە نەمزانی ئەوەی کە من دڵداریم تەکا کرد لەو بەرۆ کچنە و کوڕ بوو من وەکو کشتێکی هاڵساوم نەمزانی جوانە و پیر بوو نەمزانی کەسێک و گەرەکی و شتێکم لێ بسێنێ و لەو دوواداوای پارەم لێ بکات نەمزانی کەسێک و گەرەکی و نهێنیەکانی ژیانی من بکەوێتە دەستی و لە بەرچاوی عالەمە هەڕەشەم لێ بکات بێژێ بەڵاو یەکەم و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دانیشتنی ڕوبەڕوو فەیس تو فەیس و پێکەوە نەماغێ بەڵێ تۆ چەتەکەی وازانی فەیس تو فەیسە وەلێکانە لە دنیای واقعیا من و کاکردی وای لایەکان ناتوانن بێژم برا ئەوە کات ئەوە بلاکم کردین بلاک ناکرێ ها لە لامە لەویا بلاکیەکەی ئانفاڵۆیەکەی لەویانەوە بە زوانێک قسەکەی هەرگیز ئەو زوانە ڕوونیە ئالەرانە لە پشتێم تریبوونا قسەی پێ بکەی لەویا بە شێوەیەکە نووسی شێوە زوانی هیچ وڵاتێک نییە نووسینێکەکەی نووسینەکە زۆر لەو شتانە کە لە ڕووی ئەدەبی وەنیەتیایە وەکو ئەدەبی نوشتار لە ڕووی ئەدەبی ئەخلاقی چۆ زۆر شتێکی تیانە و ئەگەر بەوە تۆ کێشمانە بکەی ڕەنگە ژنەکە و بەلاتۆ دانەنشێت ڕەنگە شووەکە و بەلاتۆ ژیان نەکاتی تر ینی لە چەتڕوومێکە پیاوێک بۆ کچێکی بەرانبەر ێژێ ئەمە دۆستی مەجازیە دۆستی مەجازیە وەکو بێژی خۆراکی مەجازی ئایتە خۆراکی مەجازی ناخورێ ئەمیچە دۆستی مەجازیە پەیوەندی تەکان ناگرێت چۆن ناگرێت دڵ و پێوە ئەبەستێت عاشقی ئەبیت هێمە ئەمڕۆ یەکێ لە گرفتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان توشبوونی ئالوودەیی تۆڕی کۆمەڵایەتی ئەگەر گەرەکتە بزانی توشببووی یانە وایفایەکە بکوژێنەوە 3 ڕۆژ با ئینترنەتی نەبێ ئەگەر قەلەق و بێتاقەت نەوێ ئەگەر تووڕە نەبێ ئەگەر تەکی کوڕ و کچ و هاوسێ و دەراوسێ و برا و خۆشکتا شەڕ کرد ئەوە تۆ بزانە تووشی مادەی هۆشبەر بووی بەڵام ئەم مادەی هۆشبەرە مەجازیە ناوی ئینترنەتە ناوی تۆڕی کۆمەڵایەتیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەروە ئالوودەی تۆڕی کۆمەڵایەتیەوی ئالوودەی پەیوەندیگرتن و بەرادەری و دۆستایەتی چەبیت لەو ئالوودەیە کچێک تەکی کوڕێکە ئەبنە دۆستی مەجازی قسەگەلێک ئەکەن یەک دێری بدرێ بە شووی کچەکە یا بە شووی کوڕەکە یا بە خێزان و بنەماڵیان ڕەنگە خوێنێ بکرێتەوە نازانن ئەمە هەر دنیایەکە بە عەقڵ و ئیشیتیاکەی دنیاکە مەجازیە عەقڵی تۆ ڕاستیە خەریکی عەقڵ و پێچەوانە بەکارتێری وە لە ڕێگەی پێچەوانەوە ناگەیتە وەکو ێژێ مار هەزار پێچ بداتە خۆی ئەشێ هەر وەختێکی وەکونا ڕاست بێتەوە ئەمە پێچەوانەکەیە ڕێگەکە پێچەوانەس هەزار ڕاستبی مادامێ بچێتی یاشێت تۆ لار بوویت کە لار بوویتەوە و ئینسانی جارەکانی تر نییە نە ئەحساساتی ئەوەیە نە عاتفە ئەوەیە نە ئەقلانیەتی ئەوەیە نە ئەخلاق ئەوەیە و تۆ بە شێوەیەکی تر ئەژیت و نازانی ئەم ژیانی چە دنیایەکی ترە کەشان بەشانی دنیای ڕاستیاتێ لەوبەر ئەو بچووک و دنیای ڕاستی گەورە و ئیستاتە ئەو شانبەشانی دنیای ڕاستی بۆ ئەترسم لە داهاتووە وەکو یواڵنوح ێژێتی لە بیۆتکنۆلۆژیە و لە ئینسانێلێکە لە داهاتووە ڕەنگە تکنۆلۆژی دروستیان بکە ئەم دنیا بکوێتە بەری دنیای ڕاستیەوە تۆ لارویتایە و تووشی غەرامە و خەساری زۆر بوویت لە دنیای مەجازیە ئەمڕۆ بەتایبەت لە وڵاتی هێوا فەیسبوک لە وڵاتی هێما تلگرام کەسەکان تێنە ناوی و لەویانەوە ئەو شتەوا لە ناخیانە ئەو شتە حەز ئەکەن بێژنی جەنابی ئوستاد مەلیکیان ێژێت جێگەلێک کەس ئینسان خودی ڕاستەقینەی خۆی تیا چاو پیاکەوێت زۆر وەختێک کەس ئینسان باوەڕ ناکە بازێ هەڵە بکات بازێ ئیش بکات مەگەر دەرفەتەکەی بێتە بەرەوە لە کوردیاژن دەروێش ئەشێ لە تاڵانە بناسی ئەشێ بێتە پێش کاتێکە مەرگ بێتە نێزیکی و تۆ بازێ ئیشەکەی لە عمر تا باوەڕ نەکرە و کارانە بکەی کاتێکە تەماحی جنسی بێت تەماحی پارە بێت تەماحی مەقام بێت تەماحی سروەت بێت ڕەنگە تۆ بازێ قسە بکەی بازێ ڕەفتار بکەی بازێ بەخیڵی بکەی بازێ ئێرەیی بێژی بازێ وشە لە دەم تۆ بێتە دەر قەت نەتکروێ لە ژیانتە ئەمانە مووقعیەتێکن سنوورە بەزێنن سنووری زندگی واقعی ڕەنگە تۆ نەزانی چۆن تیاژی وەلێ وەختێکا چیتە بەردەمی مەرگ بازێ قولەفڕەکەی بازێ لنگوتانەکەی ڕەنگە هەرگیز نەکردێ لە فەزای مەجازیە کەسێکە تێت ئەڕوانێت گوم ناوە ئازادە یەکسانە
بەرابەرە فاڵەورێکی زۆر دانیشتگا لە کوردیاژن شەڕکەر نایکا تماشاکەرێکە من بینیومە دوودانە جانەور لە کەژە لە دێهاتە دوودانە بیلاتەژوی گا شاخشەڕیان کردێ بێەوە کەس ناوبژیان کاتێکێکیان کلکی کردێ بە ناوگەڵی ئەویان وازی لیاوردە دوو کەڵە شێر شەڕیان کردێ یەکێکیان کۆتااتی ئەویان وازی لیاوردە دوودانە بیلاتەژوی سڵپۆتی قەپیان کرێ بە یەکا یەکتر ناکوژن یەکێکیان تەواو بوو ئەوکیان وازی لێ تێرێ یەکیان وتی تەواو تەسلیم وازی لێ تێرێ وەلێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دوو کەس دەمەتەقەکەن دە کەس تێنە ناوی دووسێ قسەیتیاکەن ئەڕوانی ئەبێتە شتێکی زۆر گەورە هەر وازی لێ نایرن ینی شەڕکەرێکە دوو کەس ئەگەر لە کەژەوە بینیوتانێ دوودانە جووتیار لەسەری ئاوی بۆیسانەکەیان ئەوێتە شەڕیان خۆ کەس نییە لەوێنە خۆ یەکتریش ناکوژن یەکێکیان دووز لەیدا لەوەکەیانەوە کەزانی چاری ناگایژێ براتۆ ئاوەکە بۆ تەواو ئیتر حەلە وەلێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بە هەزار و بە ملیۆن فاڵۆور تێت تۆ گەرەکی چنی ئەم قسە بکەیت بەڵام خۆتی خستێتە شەڕێک و شەڕی خۆنیە و خەڵک پێتێکات چوویتە سەناوی قسەیەک و قسەی خۆنیە و خەڵک پێتێکات لەوێنە بەعزێ قسەکەی بەعزێ بابەتەکەی ئەگەر بێتە دنیای واقعی کە دنیای واقعی ئەم تایبەتمەندیە لێ هەست ڕاستە قوڵە یاسای هە ئەخلاقی هەست عرفی هە عادەتی هەست پەیوەندی کۆمەڵایەتی هەست بکەوێتە بەرچاوی یەکێ لەو کەسانەوە تۆ پەیوەندی ئەخلاقیتەکیاز وەکی خێزان و وەکی باوک و دایک و بکەوێتە بەردەستی یاسا و قانون کە ئەچینە خزمەتی دادوەر قسەمان بۆ بکات کە چۆن لە ڕووی یاسایی و ئەوانە پلیسی سایبریمانەست ئەگەر تایسان نەمانزانێ لەوێ بەرگری بکەین لە خۆمان هینی نەزانینە ئەگەر تۆ بزانی لەوێ توانی شکایەت بکەی لەو کەسە ئەو بەڵاوە سەرت تێرێت بەڵاغەلی جنسی بەڵاغەلی مادی بەڵاغەلی اقتصادی بەڵاغەلی ڕەوانی کابرایەک دانیشتووە لە ماڵی خۆیان وێنەیەکی بۆ نێرن بە بینینی وێنەکە ئاڵۆزە بێت کچەکەی بکوژێ بە بینینی وێنەکە ڕەوانی تێکەچێ خەوی پیان ناکەوێ بە بینینی وێنەیەک وای لێتێتە بنەماڵەیەک پشێوێنێ ئایا ئەو کەسە ئەمە ئەکات فەرقینێتەکی ئەو کەسە لە کۆمەلگا غەیبەتەکات تۆمەتەکات لەوێ گومنامی بۆیە بە ڕەحەتیەکەی لەم وڵاتەوە بیکەێژن کێوتی وتیان فلانە کەس واقعیتێن کە لەوەرتەرن داوای بەڵگە لێکەن نەتوانی بیسەلمێنی شکایەت دەکەن شکایەت کراوێ قەرەبوو غەرامەت بکەی ئەوەیە کە نەمانزانیە لە دنیای مەجازیە ئەو چتانە خەریکە یاسای بۆ دروستەکرێت نیل پۆستمەن کتێبێکیە بە ناوی تکنۆپولی لە تکنۆپولیاژێ هەر تکنۆلۆژیەک ئەخولقێ کولتورێکە خولقنی ئەو ڕۆژە یەکەم سیارە دروستکرا کەس باوەڕی نەکرد ڕێگەوبان و مرور و یاسا و فیتەر و ڕۆن و بنزین و ئەمانش ئەبێت گشتی یاسای بۆ دروست بکرێ قیمەتی بۆ دروست بکرێ و ئەو کەسەی کە موبایلی دروستە کرد هەندی دروستە کرد نێزانی ڕۆژێک ئێمە ئەبێ ئاوا کۆڕێک بگرین و لە ترسی ئەم تۆقێنەرە دانشین قسە بکەین بەڵام هەروەکو ئەوەی کە ئەمە ڕووی نەرێنی هەیە ڕووی ئەرێنیی هەیە زۆر شتی باشی تیاکرێت علم و تکنۆلژی و تجارەت و کاسبی و پەیوەندیگرتن و هەرزانی ئەوانە خۆ هەر هەمووی خراپ نییە باشە بەڵام هەر ئەو لێزانانە خەریکن بربەست بۆ خەتاغەلە دروستەکەن یەکێ لەو ڕێگەلە بربەست دروستەکە بۆ خراپ هێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەم کۆڕەسە ئێمە لێرە دانیشتوین گەرەکمانە باسی بکەین چۆن بنووسین چۆن قسە بکەین چۆن بدوێن چۆن بچینە ناویوە و چۆن بزانین ئەوە دنیایەکی مەجازیە بەڵام ئەگەر زۆر بچیتە ناویوە ئەوێتە دنیایەک بۆتە وەکو دنیای واقعی تایە ئەمێنەی تۆ بە برسی تێتە دەرەبێ پەنا بۆی تۆ سەلاجەکە تایە ئەمێنەی تۆ قسەیەکەکەی قسەکە دەرئەکەوێت تۆ کردتە بێ پەنا بۆیتە ڕیشسپیەک پەنا بۆیتە حەکیمێک دادوەرێک بگا بەداوتە نجاتی بووە ئیتر گومنامی نەما و کەوتیتە بەرچاو بۆ یەکانە لەویانەوە نیل پۆستمەنێژێ هەر تکنۆلژیەک دروستەوەی کولتوری خۆی گەرەکە ئەگەر کولتورەکەی نەو خراپەوێت تۆڕە کۆمەڵایەتیەکانیش خراپ بەکارهێنانی لانی کەم دوو هۆی هەیە یەکێکیان ڕووی پەروەردەیی تاکەکە خۆیە لە ڕووی ئەخلاقیوە ئەم ئینسانە قسەوەلێک ئەکات هەر خۆی باوەڕ ناکات بتوانێت لە جیهانی واقعیا بیکات ئەوە ئەخلاقی نزمە بۆیە توانێت قسە بکات ئەنا ئازادیش بێت کەسیش نێوە دیارەوە بۆ ئایوە ڕۆژ کەسیش نێوە دیارەوە تینیشتە ئاو ناخۆی ئاخر لەوێ لەگەڵ خۆتا ڕاستی وتوتە نابێ ئاو بخۆم و نایخۆی بۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە ڕووی کۆمەڵایەتیوە هەموو قسەیەک هەموو نووسینێک هەموو هەڵوێستێک ناگری وەلێ ئەچیتە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەیگری دیارە تۆ تورمزێک برێکێک لە عالەمی واقعیا ئەگرێ لەوێ نیتە ئەگەر ئەو تورمزە پێویستە بۆ جیهانی واقعی و نیتە بابزانی ئەوە ئەو جێگەسە مەلیکیان فەرمووی مەرگ ئەی خاتە دەرتۆکەی لەوێ کەوتیتە دەرتۆکەی و ئەگەر ئەزانی ئەمە سزا دروستەکات ئازار دروستەکات بنەماڵە ئەشێوێنێت ڕێزدا ئەبەزێنێت بەرانبەر ئاڵۆزەکە کۆمەلگاتێکەدا بابزانی لە ڕووی
پەروەردەیی تاکی خۆتەوە بێ ئالەرا لەسەر خۆ ئیش بکەی وەک درۆ بکەی ئەبێ درۆکە تەرک بکەی وەک تووشی مادە هۆشبەر بووی ئەبێ هەوڵ بدەی مادە هۆشبەر تەرکەی ئالەرا کارێکی پەروەردەیی بکە بەشک و یارمەتی خۆ بکەی لەو ڕۆکەی چۆ خودی تکنۆلۆژیاکە ئەبێ یاسا و ڕێساکەیمان فێر بکەن ئێمە نایزانین من نەمزانیە چۆن سەیاقەت بکەم فێریان کردم من نەمزانی چۆن ئەمە بەکاربێنم فێریان کردم من نەمزانی چۆن بخوێنم فێری خوێندن کریام ئەبێ سیستمی دەسەڵات و حکوومەت سیستمی پەروەردە و تعلیم و تربیەت لەسەر ئەمە ئیش بکات من ئەگەر لەسەر ئەمە ئیشم بۆ نەکرێت حاڵی نەکرێم خەتاکان چین حاڵی نەکرێم سزاکان کامنە حاڵی نەکرێم حریمی خصوصی تاکوێز تاکوێ من ئەتوانم مناڵەکەم تماشا بکەم من مناڵی خۆم وەختێ تازە تێتە دنیا خۆم حمامێدەم خۆم ئەیشۆرم خۆم جلیە گۆڕم وەختێ تەمەنیە چواتە بان خۆی ێژێ بابەیتر خۆم حمامەکەم دایە ناوێ جلی من تۆ بیگۆڕی من حەز ئەەکەم خۆم لە ئاو تاقا خۆم ڕوتەکەمەوە کە سەر نەکێشێتە ناوی وتاقکەم حریمی خصوصی ئەمەیانی ئەو جێگە تۆ حەقنیە سەری تێبکەشی لە کۆمەڵایەتەکانە هەکی یەکتریەکەین هەر بە عەمد نهێنیەکانی ناوی هەندی یەکتری دەرتێرین هەمومان مستەربین قەلەقین لەبەر چی ئەو نە چتمان وا لێرە ئەگەر خۆمان گوم بووین تووشی خەتەر نابین ئەمە گوم بێت تووشی خەتەرە بین ئەو نە ڕازمان هەیە لێرانە ئەگەر ئەمەمان لێ بدزن و بتوانن بازی بکەن تووشی خەتەرە بین هەر ئەمە لە بنەماڵە تۆ پاسوەردی خستێ سەبانی و ناڵی ژنەکە و بیبینێ ژنەکە ئەگەر ئێستا بەدگومانە خانە گومانە لە تۆ هینیەوە نییە تۆ پیاوێکی خراوی ێژێ ئەم شووی منە چی هەیە لێم ێشارێت یا ئەگەر ژنەکە شاردیوە لە ڕووی کردداری بنەماڵەییوە ئەو ناچیتە تۆڕە کۆمەڵایەتەکان گمەوی نان دروست ناکەی مناڵی بە برسیە چوات بە نەخوێنەواریە چوات وەختی ئەبینێت تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە تووشی شەڕێک بووی شەڕی تۆ نییە پۆستێک دانریا و تۆچی پۆستەکە بینیوە و لێوا قەلەقەویت و تووڕە ئەبیت و ئاڵۆزە بیت زلەکەی لە بنگوێی مناڵەکەتە دەی نانی بەردەستی شوەکە سار دەکەیت تۆ هەڵوێستێکی نابەجێ کە پێویست نێتەوە لەو هەڵوێستا هەڵوێست بگری و ئابە و شێوە حەماس بنوێنی چون دنیاکە مەجازیە شەڕی دنیا مەجازیەکە تێریتە دنیای واقعی و شەڕێکی وا ئەەکەی بەڕیشی خۆتۆ کە ڕەنگە نەتوانی لێی دەرباز بیت من کاتەکەم حەفت چرکەی ما و قسە زۆرە و ئیتر هیچ بەخوای گەورەتە نەسپیرم بەڕاستی ئێمە کە دادوەر کێشەی خەڵکێتە بندەسمان زۆر مشکلەکانمان عەلاقەی بە تۆڕی کۆمەڵایەتیەوە هەیە چونکە دوای بەکارهێنانی شەبەکەی ئینتەرنێت کە ئێساکە لە هەموو ماڵێکە هەیە تقریبا نەتوان بەس لە سلێمانی بڵێم نزیکەی ئەگەر نەڵێم گشت خەڵکی سلێمانی 3/4 سلێمانی بەکاری دێنێ لەبەر ئەوەی ئەم ئامێرە زۆر ئینتیشاری کردووە نعبێن خەڵکی و بەکارهێنانەکانی زۆرە ئەبێ بزانین جۆری بەکارهێنانەکان زۆربەیشی بەرەو خراپەیە بێ ئەوەی ئێمە خەڵکەکە بزانێ ئایا ئەو تەسەڕوفەی کە ئەیکا لە بەکارهێنانی مەواقعی تەواصلی ئیجتیماعی ئایا پێچەوانەی یاسایە یا پێچەوانەی یاسانیە لەبەرەوە ئێستا زۆرگەی کۆمەڵگاکان زۆربەی وڵاتەکان هەوڵ ئەدەن دوایی دەرچوونی ئەم ئامێرە هەوڵ ئەدەن یاسایەک دابنن بۆ ئەو تاوانانەی کە لەڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنجام ئەدرێ بە ناونیشانی جەڕائیمی ئەلکترۆنی ئەو جەڕائیمی معلوماتی بەنسبەت عێراقەوە تقریبەنەوە 3 ساڵە یاسایەکی وامەنەیە مەشروعێکی وا هەیە بەڵام تاکو ئێستا نەبۆتە یاسا هەر مەشروعە لەبەرەوە پێویستی ئێمە بزانین ئەو تاوانانەی لە ڕێی شەبەکەی ئەنتەرنێت و مەواقعی تەواصلی ئیجتیماعی کە ئەکرێ کە لە حیاتی عەمەلیدا زۆر ئەیبینین چین یەکێک لەو تاوانە هەکرکردنی سەفحەی فەیسبوک ئەمە زۆر جار ڕواداتن ئەمە پێویستە ئێمە یاسایەکمە نەبێ ئەو هەکرەمان بۆ سزا بدا و بە جەریمە دای بنێ و شخصەکە بدرێتە دادگا محاکەمە بکرێ و عقوبەیشی بۆ دابنی چونکە ئەو هەکڕەکە ئەوێ بەکاری بێنێ بە شێوەیەکی ناشرین ئەمە جەریمەیەکە کە لە حیاتی عەمەلیە ئێمە لە دادگاکان کە ئەیبینین دووەم جەریمە کە هەبێ دانانی لاپەڕەی وەهمی لە فەیسبوک ئەو لاپەڕەی بۆ خۆی دانێ
ناوي حقيقي خوي لسرانية بس بلام أنواع واشكال بسوء استخدام بكاري ديني لكاتيك داناني لا بري وهمي راست إما قانوني خاص مانيا معالجيكا بلام إما يسأل قضايا عراقية لتطبيقات خومان اعتباري أكين تزوير لمحرر عادي ببي مادة دوصون وتدول قانوني عقوبات عراقي هروها بكارهنانەکەی شێبێتە تاوانی بەکارهێنانی استعمالی محرکی عادی واتە تۆ لێرە دوو تاوان کردو ئاگەل لە خۆت نییە کەچی سەفحەی وەهمی بۆ خۆت دانی دوو تاوانت کردووە ئەگەر بێت و ئاشکرا بێ بتەوێنێتەوێتن دەسەڵاتی دادوەری ئیجرعات لەگەڵەکە لەسەر دوو تاوان خۆ ئەگەر تاوانێکی کەیشی پێ بکەی ئیساء بە سومعەتی خەڵکی بکەی و یاخود تەشیر بە عالم بکەیتن یا ئەبتیزازی ئەویش بێتە جەریمەی سێم بۆ معلوماتتان ڕاستە ئەمانە بەڵام جەریمەی سێ مرتبطن بە یەکتری بە پێ مادەی 140 لە قانونی عقوباتی عراقی لەسەر سێ تاوان ئیدانە ئەکرێی حکمەکرێی بەڵام ئەمر ئەکەین بە تەنفیذی عقوبەیەشت زۆر بەمان شەبەکەی ئینتەرنێت بەکاردێنین ئەم مەسائلە نازانین چێ و چینێ طبعا خۆتان نەزانن لە قانونە ئەلێ لا يقبل الجهل بالقانون واتە تۆ بڵێ وەڵڵی نەمزانیوە کە تووشی کێشە بووی قانون بەو شتت پێ وەرناگرێ محكمة إجراءاتي خوي لقالك وهروا بالتالي سزاي خود شو لقلي زورجا مواقع تواصل اجتماعي بكار هنري بوشي تشير كردن بخلق ابتزاز كردنيان احتيال ونصب بارا ورقرتن هانداني خلق لسر فسق وفجور اما نقشتي تاوانن زور شي كيشمان هي كلقاونا بحثي كردوا بۆچی زیاتر ئاسانکاری دروستە بێ بۆ ئەنجامدانی ئەو تاوانە چونکە ئێمە ئینتەرنێت وەسیلەیەکی سەهلە بۆ بەکارهێنانی سوعوبەی لێوە نابینین وە کۆنێم بچمە پێشەوە جۆنت پێدەم وەجهن لیوەجه ئەمە تۆزە قورسە بەڵام من بە واسطەی ئینتەرنێت هەنوە وەشکەڵ قسەت بۆ دروستەکەم شتەکەم کەسیش من نابینێ وەکو مامۆستا دکتۆر بەحسی کردووە واتە ئێستا ئینتەرنێت ئاسانکاری بۆ دروست کردوین بۆی بتوانین ممارەسەی سلوکی ئیجرامی کەین کە لە قانونە بە جەریمە ئاعتیبارەکرێت بەڵام ڕاست ئێمە لە هەرێمی کوردستاندا یاسایەکی خاصمان نییە بەس بەڵام ئێمە پێش حکوومەتی ئیتیحادی کەوتوین لە چەند یاسایەکدا بە تایبەتی بەحسی تۆڕە کۆمەڵایەتەکان نەکەین قانونی مکافحەی ئیرهابی حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێم کە پەرلەمانی کوردستان کە دەری کردووە لە ساڵی 2006 بە ژمارە 3 ئەم قانونە بەضەبط چەند نەسێکی تێدا هەیە سێری کەی تۆ ئەگەر معلوماتەکە بنەس بیقێنمەوە بۆت بەحسی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەکاتن من خلال تۆڕە کۆمەڵایەتی هاندانی خەڵکەی بۆ ئیرهاب تاوانی ئیرهاب تاوانی اعتیبارەکرێ لەبەر ئەوە مشەڕع لێ ئەو هاندانە بە واسەی تۆڕەی کۆمەڵایەتی جەریمەیەکی ئیرهابیە فعلا کاتی خۆی لە هەولێر لە شوێنەکانی کە مەجموعەیە گەنج ژیران نەتیجەی ئەوەی سەفحاتی خاصیان هەبوو بەکاران لە کاتی داعش کە مووسڵ و ئەتراف مووسڵی گرتبوو بەکاریان هێنا بۆ تەشجیعکردنی ئیرهاب خۆیشیان ئینتیمائیە نەبوو بەس بەڵام هیچیان لە 10 ساڵ کەمتر حکم نەدراون واتە ئێمە بێمە قێت بین کارێکی وا بکەین خەڵکانێک هاندەین بۆ ئەی تاوانی ئیرهابی بکە ئەبێ متەئەکد بی تۆ ئەم مادێ لە قانونی مکافحەی ئیرهاب چاوەڕەت ئەکا ئیجراعاتێکی زۆر ڕادعەت لەگەڵ بەکارهێنرێ قانونیش کەمان هەیە قانونی منعکردن بۆ بەکارهێنانی ئامێرەکانی تەلیفۆنکردن ئەمیش لە هەرێمی کوردستان دەرچووە لە ساڵی 2008 یاسایەکی زۆر پێشکەوتووە لەو یاسایە خاستن لە مادەی 2 ئاماژەی زۆر کردووە بەو تاوانانەی کە ئەنجام ئەدرێ لەلایەن خەڵکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان جەریمەی قەذف و سەب و شەتم نەسب احتیال إلى آخری ئەو تاوانە بە نەسێکی خاص هاتووە بالنەس ئەلێ کە بەواستەی تۆڕە کۆمەڵایەکان ئەنجام ئەدرێتن لە بەغا قاونی وامان نییە نەسی وامان نییە بەڵام لە هەرێمی کوردستان هەمانە و زۆریش کێشە هاتوۆتە بەندەستمان بەو جۆرەوە بەڵام بەو نەوعە مەحاکم محاکەمەیان کردو و ئیجراعاتیان وەرگرتووە ئەمە بەنسبەت تاوان
بەس بەڵام ئەبێ بزانین ئەگەریش بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیە تاوانت پێی ئەنجام دەدا لە بەعزە مەسائلیکەیە زەرر بە خەڵکێگەێنیتن مەثەن لە قانونی ئەحواڵی شەخسی پێمان نەلێ ئەگەر هاوسەر ژن و مێردێک کامیان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربهێنن بۆ علاقاتی ناشرین دروستکردن و یاخود گۆڕینی ڕەسمگرتن ئەو نامەی خۆشەویستی و ئەمانە بەکاربهێنن ئەگەر تەرەفەکەی کە پێیزانی ئەتوانێ حەق ئەدا بە تەرەفەکەیکەیان بچێ داوای جیاوازی بکە ژن بێ ئەتوان لە مێردەکەی داوای جیاوازی بکە پیاو بێ لە ژنەکەی داوای جیاوازی کە بە زمانی عەرەبی پێڵێن تەفریق قەضای عێراقی استقراری لەسەرەوە کردووە ئەگەر ثابت بێ فعلا بەکارهێنانی ئەو ئامێرە بەو شێوەیە لەلایەن هاوسەرەکەوە حەق ئەدا بە ژنەکە داوای تەفریق بکە ئەلێ بسبب الضرر ئەبێتە ضرر چکە خۆتان نەزانن یاساناسن ضرر هەر ئەوە نییە من ضرری مادیم پێ بگا و جسمی ضرریش ئەوە ئەگەیەنێ ئەگەر مقابل تۆ نەوعێک بێ ئیهانەیکەی کەرامەتی کەم کەیتەوە شعوری بریندار بکەیتن هەر ضرر اعتبارەکەی ڕاستە خێزانەکەی مادیەن زێری نەکردووە بەس بەڵام لە ناحیەی کەرامەتیەوە لە ناحیەی شعوریەوە بریندار بووە کە مێردەکەی عەلاقەی شوا دروستەکە لەگەڵ ئافرەتێکی کە واتە قەضای عێراقی ساحەی قەضای عێراقی پڕە لەم کێشانە حتا کوهەرێمیش کە حالەتی وا کە ڕوئەدا ژنەکە پەنای بۆ دادگا بردووە دادگا ناچار بۆ حکمی تەفریقی بۆ دەربکاتن خاصەتەن مادەی 40 فەقەڕەیەک کە بەحسی تەفریقەکە بسبب الضرر مشەڕعی عێراقی هاتووە بەحسی زێڕەکانی کردووە على سبيل المثال على سبيل الحصر نییە واتە دەرگای بە فەرەوانی بەجێشتۆ بۆ حاکم بتوانێت ئیجتیهاد کە بزانێت ئەم تەسەڕفەش ئایا زێری گەیانەوە بە خێزانەکەی یانە یا بە پیاوەکە بۆی حکم دەرکا بە تەفریقکردن بێجگەلەوە ملاحەظە ئەکەین ئێستا تۆڕی کۆمەڵایەتەکان ئیستیغلالە کرێ بە نەوعێک ئیستیغلالەکەی کێشەیەک لە پێش دادگایە بەڵام ڕەئی خۆیان پێش دادگا ئەدەن جەریمەیەک ڕوئەدا مسبقەن طرفێک ئەلێ ئەمە ئینتیحارە طرفێککە لێ نەخوا ئەمە جەریمەیەکی قەتلە شتێکی بەدواوە هەیە جاری حاکم تحقیقی تەواو نەکردووە نەدراوەتە مەحکەمە دۆسیەکە کە بڕیاری تیا دەرچێ ئێمە نازانین ئەمە تەشکیل جەریمەکە بە پێی مادەی 325 لە قانونی عقوباتی عێراقی ئەلێ هەر شتێک معلوماتێک نەشرکەی علاقەی بە کێشەیەکە بێ لە پێش دادگایە ئەو معلوماتە تەئسیرەکە لە قاضێکە یا لە مەحکەمەکە کە داواکە بینێ ئەمە تەشکیل جەریمەکە عقوبەکەی کاتە 7 ساڵ ئەو 2 ساڵ ئەو ساڵێک محاسبەکەی لەسەری بەس بەڵام مع ذلك ئێمە ڕامەوەی کە قانون سەراحەتەن بەحسی ئەم شتانەمان بۆکە بەڵام سێرەکەین خەڵک وریانیە ئەو شتانە بەکاردێنێ لە کاتێکە خۆی دوور ناخاتەوە لە تاوانکردن ئەگەر بێت و ئاشکراش بێ ئیجراعاتی لەگەڵەکەن لەسەر ئەو تاوانە تووشی کێشەیەکی گەورە بێ وساکە فپێویستە کە ئێمە توعی قانونیمان هەبێتن وعی قانونی مامۆستا بەحسی وعی صحیەکە دکتۆر من بەحسی وعی قانونیەکەم فنابی ئێمە کە ئامرێک بەکاردێنین مسبقەن ئەبێ بزانین زێرەکانی چێ بۆمان مسبقەن ئەبێ بزانین ئایا ئەمە ئاثاری ئیجتیماعی و ئاثاری ئیجرابیمان بۆ دروستەکە یا دروست ناکە بۆی خۆمان بپارێزینێمە لەو تاوانەی کە لەوانەیە بە تاوانی اعتبار بکرێ لەبەرەوە داوا ئەکەم لە ئێستەوە گشتمان با پێکەوە هەر کەس لە ماڵی خۆی ئاگای لە ماڵ و منداڵی هەبێ ئاگای لە خێزانی هەبێ لە کوڕی گەورەی هەبێ کە تۆڕی کۆمەڵایەتی بەکاردێنن تەوجیهیان کە نابێ بە شێوەیە تەوجیهکەن کە تووشی کێشە بن لە مستەقبەلە ڕووتان بەڕەو دادگا بڕواتن و ئیجراعاتان لەگەڵا بکەن من هەرویستم بە سەریعی بەم نوع تەواوی کەم و زۆر سوپاسیان ئەەکەم بۆ جۆراگرتنتان هیوادارین ئیسفادەیەکتان کرد بێ زۆر سوپاس